ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ هەر کەسێک ببێتە مایەی ئارامی ماڵ ئەو کەسە ڕەحمەتی ئەڵڵای بەسەرەوەیە. بۆ نمونە هەر پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان کە قوربانی بەخۆی دەدا بارقوڵە هەندێک تەحملی خێزانەکەی و بۆڵی مناڵەکانی دەکا بۆی تووڕە نەبێ بۆی ئارامی ماڵتێک نەچێ وەڵڵاهی ئەو پیاوە بەڕێزە ڕەحمەتی خۆی بەسەرەوەیە. لەو کاتەدا کە تۆ پیاوی بەڕێز بوویە مای تەبایی ماڵ ئەوە ڕەحمەتی خوا لەگەڵ تۆدایە. ئەو ژنە بەڕێزەی کاتێکەوە تەبایی ماڵ دەپارێزێ مێردەکەی تۆزی عەسەبیە تووڕەیە لەسەرە منداڵەکان عەزیەتی دەدەن ماڵ و میوانی هەیە ماڵە خەسوو خەزوور وەکو پێویست بەڕێزنی لەگەڵی زۆر بۆی باشنین دراوسەی ناڕەحەتکەری هەیە کەچی بۆڵە بەسەر مێردەکەیان ناکە ئەڵە با ماڵەکە نەشێوێ. ئەو پیاوە تۆزە تەحملی کەمە عەسەبیە تەبیعەت توندە ئیتر دەسەڵات نییە تازە ژیانی هاوبەشیم لەگەڵی پێکهێناوە خۆشم دەوێ ڕەحمەتی خوا بەسەر ئەو ژنەیە دەڕژێ کەوا ئارامی ماڵ دەپارێزێ. ئەڵە خەینا با من کە لە ڕق نەبم با من تۆزێ لە حەقی خۆم ببورم با من هەموو شتێک بۆ هاوسەرم نەجێڕمەوە لە دەرەوە هەرماندوو لە ماڵیشەوە ئارامی نەبێ ئیتر ئەویش فەقیرە بەسەر منە دەتەقێتەوە و ئارامی ماڵەکە تێک دەچێت. ئەو کوڕکچانەی کەوا زۆر بەڕێزن لەگەڵ دایک و باوکیاندا تەحملیان دەکەن جاریەوە باوکەکە بەخوا وەکو پێویست باوکێکی باش نییە بەخوا دایکەکە هەر ئەوەندەی لێ دەزانێت هەموو دایکێک بە سۆزە میهرەبانە بە ڕەحمە قسەمان لەسەرەوە نییە بەڵام هەموو دایکێک فەنی دایکایەتی نازانێ ئەویش فەقیرە کاتی خۆی لە لای دایک و باوکی فەنی ژیان و دایکایەتی فێر نەبووە ئەوانش هەر لە خێزانێکی توندوتی تویژ و تووڕە و هات و هاوار کرد بە سەریا پێگەیشتووە بەڵام ئەم ژیرانە تەعامل دەکا ئەڵە قەیناکە ئەم دایکەم دیارە عزری بۆ دێنمەوە فەنی دایکایەتی نازانێ باوکم فەنی باوکایەتی نازانێ ئەم کچە ئەم کوڕە بەسەر خۆی ناهێنێ بارقوڵە تەحمل دەکا بۆی ئارامی ماڵەکە نەشێوێ هەندی حەقی خۆی دەدا بە خوشک و براکانی چەند جوانە خوشکێک بەشێک لە حەقی خۆی دەدا بە خوشکەکەی هەندێک کاروبارەکانی ماڵی لەگەڵا دەکا ئەڵە با دایک و باوکم ناڕەحەت نەبن با دەمە بۆڵە لەسەر شۆردنی قاپێک خاوێنکردنەوە و گەسکدانی ماڵێک دروست نەبێ برایەک هەندێک باری قرس زیاتر دەخاتە سەرشانی خۆی ناڵە من ئەو کارم کردووە دینارێکم پیا کردو دۆلارێکم پیدا کردو بۆ براکەم نەیکردو ئەڵە قەیناکە گرنگەوەی ئێمە برایەتیمان نەشێوێ خوشک و برایەتیمان تێک نەچێت تەبایی ماڵمان نەشێوێت باوکو دایکم ناڕەحەت نەبن ئەوە بەڕەحمەتی ئەڵڵای لەسەرە. ئەو مامۆستا ئاینەی بە وتارە جوانەکانی ڕۆژانی جومعە کە دەچینە خزمەتیان و هێمنیمان پێدەبەخشن ئاراممان دەکەنەوە ئەو مامۆستا ئاینە ڕەحمەتی خۆی بەسەرا دەڕژێ.